جەنگی موشەکە دوورهاوێژەکان بە تێچووی ملیۆنان دۆلار دوای دروستبوونی شەڕ لە نێوان ئیسرائیل و ئێران هەردوو لە بە نوێترین چەکی پێشکەوت و هێرشیان کردە سەرخاکی یەکتری. زۆر بەمان جەنگەکە لە بەکارهێنانی چەک و ژمارەی کوژراوان و بریندارەکان دەبینین، بەڵام پرسیاری ئابووری بۆ ئەم بابەتاوەیە تێچوو شەڕەکە چەندە و لەم دوو ڕۆژەدا تاران و تەلەبیب چەند ملیۆن دۆلاریان لە یەکتری گرتووە. لەگەڵم بن با من پێتان بڵێم هێرشەکان لە ڕێگەی فڕۆکەی جەنگی پێشکەوت و فڕۆکەی بێفڕۆکوان و موشەکە بالیستیەکان کە بەشێکن لە ترسناکترین و کاریگەرترین چەکەکانی سەردەم ئەنجاندراون. تێچووی ڕاستەقینەی ئەو چەکانە کە لە دژی یەکتری بەکارێن هێناوە ڕەنگە 100% دروست نەبێت، چونکە هەردوو وڵات هەرگیز بە فەرمی تێچووی چەکەکانیان بڵاو ناکەنەوە و وەک نهێنیەکی سەربازی باڵا دەیان پارێزن، بەڵام بە پشتبەسن بە راپۆرتی ناوەندە استراتیژیەکان و لێکدانەوەی شارەزایانی سەربازی دەکرێت لە ڕاستیەکە نزیک ببینەوە. تێچووی موشەکەکان زۆر جیاوازە و بە پێی جۆر تەکنۆلۆژیا مەودا و وردبینیەکەی دەگۆڕێت، بەڵام بەگشتی تێچووی موشەکەکانی ئێران لە نێوان 1 تا 8 ملیۆن دۆلار دەخەمڵێنرێن. هەرچی موشەکە نوێ و پێشکەوتەکانێتی کە لە جۆری فەتەح 1 و فەتەح 2 ئەوە تێچووەکەیان بە پێی پەیمانگای نێودەوڵەتی بۆ توێژینەوەی استراتیژی بە 20 بۆ 30 ملیۆن دۆلار بۆ هەر موشەکەیەک خەمڵێنراوە. بۆیە ئەگەر ئێران لە هێرشەکەی شەوی ڕابردووی وەسەر ئیسرائیل 200 بۆ 250 موشکی بالستی بەکارهێنابێت، ئەگەر تێچووی هەر یەکێکیان بە 2 ملیۆن دۆلار بخەمڵێنرێت، ئەوە 400 بۆ 500 ملیۆن دۆلاری بەسەر ئیسرائیلەوە ناوە. ئەوە جگە لەو درۆنانەی کە تێچووەکەیان لە نێوان 20 بۆ 50 هزار دۆلارە. هەرچی ئیسرائیلە بە پێی میدیاکانی وڵاتە بێت هێرشە ئاسمانیەکەی ئیسرائیل بۆ سەر دامەزراوەکان لە ئێران نزیکەی 1 ملیار و 500 ملیۆن دۆلار تێچووەکەی بووە، لە کاتێکدا ئیسرائیل هاوشێوە ئێران بەدەست فشارە دارایە زیادەکان و قەیرانی بودجەی بەرگریەوە دەناڵێنێت. تێچووی ڕاستەقینە ئەم هێرشانە تەنها لە پارە و دۆلار و موشک و فڕۆکە و سیستەمی بەرگری قەیاندانیە، بەڵکو تێچووە استراتیژیەکە بریتە لەو کاریگەریە دیبلۆماسیەی کە لەسەر پەیوەندیەکانی هەردوو وڵات لەگەڵ وڵاتانی ناوچەکە و زلی هێزەکاندا دروستی دەکات، یان کاریگەریە ئابووریەکان لەسەر بازاڕی جیهانی و بازاڕە ناوخۆیەکانی هەردوو وڵات. هێشتا دووکەڵی هێرشەکان بە تەواوی نەنیشتووەتەوە، هەموو چاوەکان لەسەرەوەن هەردوو لە چۆن وەڵامی یەکتری دەدەنەوە، هەردوو لاش باس لەوە دەکەن هێرشەکانیان بەردەوام دەبێت، بەڵام دەبێت لە بیرمان بێت لەگەڵ هەر زرمەیەکدا ملیۆنان دۆلار لەسەر زەوی دەبێت بە سوتماک.